بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێ. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە. ربي يسر لي أمري واشرح لي صدري واحلل عقدة من لساني يفقه قولي. داواکارم لە خوای پەروەردگار هەموو لایەک لە نەخۆشی و دەرد و بەڵاو کۆرۆنا بپارێزێ. باو دوعایە پێکەوە دووبارە بکەینەوە کە ئەڵێ اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام. خوای جا بمان پارێزی لە نەخۆشی و دەرد و بەڵاو مصیبەت و هەموو ئەو ناخۆشیانەی کە دێتە ڕێگەمان، کوردستانمان بپارێزی، هەروەها هاوڵاتیانی عزیز لەم نەخۆشیە و دوورکەی ئینشاءالله. خۆشەویستان، ئەڵقەی ئەم جارە و تەوەری بەرنامەی دوانگەی خەڵک پرسیاری ئەوەکەین چۆن بە تاکپارێزی خۆمان لە کۆرۆنا بپارێزین. معلومی هەموو لایەکە لە زۆربەی هەرە زۆری وڵاتان خەریکە حاڵەتێک دێتە پێشەوە، ئەویش جیهان هەمووی هەوڵ ئەدا کە دەست و پەنجە لەگەڵ کۆرۆنا نەرم بکات، واتە ژیان ڕانەگرێ لە بەرخاتری ئەم نەخۆشیە. بۆیە بە کەرەنتینەکردن و دانیشتنی خەڵک لە ماڵەوە ڕەنگە ئەم نەخۆشیە کۆتایی پێنێت ئەگەر ئیرادە و عازمی خەڵک جەزم نەبێ لە ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە. ئەویش چۆن ئەکرێ بە تاکپارێزی، واتە هەر کەسێک ئەچێتە شوێنێکی قەرەباڵغ، ئەچێتە بازار، ئەچێتە ناوپاسێک یاخود شتومەکێک لە دوکانێکە ئەکڕێ تا بتوانێت خۆی بپارێزێت، تێکەڵی خەڵک نەبێ و دەستکێش و دەمامک بەکاربهێنێ. ڕەنگە بەلای ئێوە سیر بێ ئەی بۆچی ئێستا تۆ دەستکێش و دەمامک بەکارنایەنی؟ ئێمە لە خودی ئەم کەناڵە لە ئێستادا لە دەور و پشتمانە قەرباڵغیەکی ئەوتۆ نییە. ڕەنگە دوو نەفەر لە نزیکی من بن، هەردووشیشان سەلامەتن الحەمدولیلا. ئەوانی تریش بۆ نمونە لە ژوورێکی ترن، ئەوانیش هەر سەلامەتن، بۆیە تەوقە لەگەڵ یەک ناکەین، خۆمانە پارێزین تا ئەو ئەندازەیە کە ئەم نەخۆشیە ئینشاءالله کۆتایی پێدێ بنە بڕەکرێ لە نێومانە، دواتر یەکتر لا مێزەگرین و باوەژەکەین بە یەکاو، تەوقەش لەگەڵ یەکا ئەکەین و ئەمیش کۆتایی دێ هەروەکو ئەو دەردەسەریانەی کە بەسەر ئەم میلەتە و تێکڕای جیهان هاتووە لە ڕابردوو لە ئێستادا. لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن، ڕاوسەرنجی خۆتان دەربارەی ئەم پەتایە بخەنە ڕوو و چۆن تۆی هاوڵاتی خۆت ئەپارێزی لەم نەخۆشیە. واتە ئەو ڕێکارانە چین؟ جگەلەوەی کە حکوومەت داواکە لە هاوڵاتیان خۆیان بپارێزن، تۆی هاوڵاتی چۆن خۆت ئەپارێزی؟ تا ئەم ساتە وەختە چی ڕێنماییەکە جێبەجێ کردووە؟ هەوڵت داوە تێکەڵی خەڵکی نەبی، هەوڵت داوە لە ماڵەوە نەیتە دەرەوە ئەگەر بە ضرورەت نەبێ و بە حاڵەتێکی ضرور نەبێ. هەموو لایەک ئەزانن خەڵکێکی زۆر ئاعتیمادی ڕۆژانەی پەیداکردنی بژێوی ژیانی لەسەر داهاتی ڕۆژانەیەتی، بە کاسبی بێ، بە کرێکاری بێ، بە دوکانداری بێ، بە بەقاڵی بێ، بە وەزیفە و چوونە سەرکار و وەزیفە بێ، لە هەموو حاڵەتەکانە ئینسان تا خۆی بپارێزی هێشتا کەمە. لەبەرەوەی وتراوە الوقایە خەیر من العلاج، خۆپارێزی لە چارەسەر باشترە. مەریەم عەلی وەرەگرم لە کفریەوە. خات و مەریەم فەرموو. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. دادا مريم جان. والله من لما درباري زنداني كان قصبكم. درباري زنداني كان. زنداني فرمي باشا. كازي كوري سليماني. إيه. بالله. براسي. شد لويا. حكم. والله من بياوكم لوري. إخوي جورا بيهنة وناوتان إن شاء الله بخير وخوشي. خوشي سلامة. والله من صار بياوكم لوري جيراو. حكم إعدامه. لا بدون منالم هي. لا إله إلا الله. يصير والله دعواكم لما مساعي باكير خوش دعواكم حتاكم أو دقة جيريا كومود. إيه. دعواكم لما مساعي باكير شتي كان بوبكا. وشكم إذا مكان على الأقل قلنات وأنا يعني وقت خوي شتي بوبكا. إيه. باشا. من أول سيانز الصلاة لما من جزء نكرياوه. لا حول ولا قوة إلا بالله. يعني من الحمد لله نايج من مسلمان يعني إيمان هو هي يقين هي بس يعني تدلهم نايتيري من لما صنع أو لوريل دائما لما جشنكم. يا ربي خوي جورد ساعات زوتر بيانة الدروا. سلامت بيبراكم خالص. يا ربي خوي جورا. بأيوي شاطرة إن شاء الله. يعني راسك البرا بروفيشنال زور يعني زي فوت أما تقريبا حوت ما عندي شيء ما نقول أي شيء ما هاي لك دي
زۆر دوورە بۆمان یعنی پارەیە زۆری تێتا ئەڕوون بۆ ئەورە. باش ئەی ڕووی داوات ناکەیتە حکوومەت شتێکت بۆ بکە؟ والله حکوومەت هیچ ناکا بۆ یعنی هەرێم بۆ یەکێوە من یعنی چی بکەم بێ؟ نە والله من هیچ دڵم وە خۆش نییەوە من حکوومەتە بە هیچ شێوەیەکی بۆمان نەکردە یعنی لەو ڕۆژوو هاتنەتە سەر حکوم چیان کردە بۆ عالم جارێ لەوەیەکی شوێنێ وەک کفری لە هەمووش یعنی لایەکوە کفری غەدری لێکراوە هیچی بۆ ناکرێ هیچ. زۆر بەداخەوە زۆرمان پێ ناخۆشە بەڵام ئینشاءڵڵا خوای گەورە بە ئێوەی شادەکاتەوە و ئێوەش بەو شادەکاتەوە بە زووترین کات پشت بەخوا داوا لە بینەرانی خۆشەویستی ژەکەین دوعای خێرتان بۆ بکە بە تایبەت بۆ تۆ بۆ مناڵەکانت دەستی خۆش بەسەر کەوتوبی دادە مەریەم گیان هەر ساغبی. کاک ئەحمەد وەرەگرم لە شاری هەولێر. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. بارك براك. شلونك كاك أحمد جان؟ والله كاتب بالنسبة لكورونا واشتغل الله يكرم من شيء أصل وأساسي هذه أمن أبيدلان كي باور كم كادر وأجل مصر بازقي وما طالباني أو أنا وزير تنفيسي كي باور كم حتى وجهي بريطانيا وزراء بريطانيا قلتي هم خلق باوري كده أما تأوسي نيجرن بس يكشتي زور مني ما جناب زور مسقف وزيرتي أو لكاتي انتخابات بس بازان ذي بقوة تشهد أو دولة تشبهر دوزكم دولة بهر بتاعت الإيران ودي يكتر لتركيا ودي معاش لبغداد ودي سنگ مرشت لأوكرانيا بودي دولة كهربائية موسدنية دولة بهرجيسي قوات طالباني بو هليكار أو هليكار يشربوا لدستيلا أو هليكار يشربوا لدستيلا. كاك أحمد. بالي. هذه خلق باسبورتك إن ندرني في دولة رادقينين. أخلي والله أدستجد الله يبارك أدستجد في الكعكة في زوجية ومسخطات يملوكي روايات مختلفة جدا كم بس أول شيء هذه دولة بيس كاد ودولة بيس هي كذا تركيا بوبي بتاعتل إيران بوبي موصل ببغداد بوبي كان مصول بازاني تكنيش عندي أو دولة بيس ذكاء قوات طالباني يقول هليكار أو يهمشي ولا دستيدا أو تمن هليكار ما ولا دستندا أو هون أبغى والله إن شاء الله خواهي قولة بپشتواني خواهي قولة أو ملة وضعي بازبي أقرنا بس كان علي باقيش قوة جتاتي يعني زوجي لك حقا يعني اشتركة بو ملة لقد سنحب بيشتري يكتر بقرين كان علي باقي قدير في ذكري أول غب غورج كون لا إخواهي جيسي لا إخواهي بقرين هموش تكت في ذكري زناب زوجي لشي لزانم وهي يعني نقصك يعني كان علي باقي لقى عندي مجموعة فكرة كان هو زوجي لك فكرة كان هو اشتشان في ذكري كون لا إخواهي وكو جنابك لا إخواهي بقرين بيش تكت ذكري نقلاي أو مسؤولتاني خوما همو لقى تشي ذكري لقى اليهود رسم ذكرين لقى نازانا إسرائيل رسم ذكرين إيه كان لقى ملاك دانشتونا لقى تلاوشي باشوشي جناب دانشتونا قصد كان خير لقى إسرائيل وجولة وإيه وحاول ما ندري فاكا أجا مجاني مسؤولتاني ما لقى إسرائيل إيه وحاول ما ندري زور سباس دست خوش كاك أحمد سباس لكم لهوليرو جان فرميشان دي بورا ولا خدمتها كاك أحمد جان بقولتي كلمة أخي قصبوك دي دولة بهي الزكاة هي كتب بغداد بودي وموصل لنا ذا الشيء بودي هل هم شوكتين بيدي هذه كاركة كاقوباتي أظن هذه كارش مولد السنداء زور سباس دست خوش كاك أحمد سباس لكم سركوتو إن شاء الله جاني من سر هردو تاوم كاك أحمد وەرەگرم لە سجنی سلێمانی و لە چاکسازی گەورانی سلێمانی. کاک ئەحمەد بەداخەوە زۆر بەداخەوە کاک ئەحمەد داوای لێبوردنەکەین ئەگەر هەوڵ بدەیتەوە وەریگریتەوە لە خزمەتە ئابین چاوەکەم گەردنمان ئازاکە نەمانزانی داخرێتەوە. خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشەی کەناڵی پەیام هەیە توانن پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن مەرج نییە لەسەرم تەوەرە قسە بکەن هەر بابەتێک ئارەزووتان لێتی قسەی دەربارە بکەن ئێمە لە خزمەتانە هەڵبەتە هەر بۆ ئەمڕۆ لەبەرەوەی دوانگەی خەڵک سەکویەکی ئازادە بۆ دەربڕینی هەموو ڕاجیاوازەکان کێ ئازاد ئاڤان دادە ئاڤان
ئافان ئەلو فەرموو تەلەڤیزۆنەکەت کچکە عەزێر نەبێ. السلام عليكم. سلام علیکم دادا ئافان. دادا ئافان لە تەلەفۆنەکە گوێم لێ بگرە، تەلەڤیزۆنەکە بێدەنکە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. وعليك السلام ورحمة الله. سلامت بی، سپاس دەکەم تۆش سەرکەوتوو بی. بەس تەلەڤیزۆنەکەت بێدەنکە لە تەلەفۆنەکەەوە گوێم لێ بگرە، باشتر لە یەک حاڵەیە بین لە خزمەتە. لە خزمەتە. فەرموو. بەڵێ پێی ساڵاتی خۆیان پارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا و نستە قەڵەباڵ هەیە و نەماک و دەستکێش بەکاربێن و ئەم ماوەی لە ماڵەوە خۆیان بمێنەوە بۆی ڤایرۆسی کۆرۆنا بتوانین نەمێنێت. دەستخۆش. زۆر باشە. هیواداری هاوڵاتیان لە ماڵەوە بنێ و نەچێت دەرەوە ئەم قسەتێن. هەر بژیت تێبینیەکی جوانە، دەستخۆش. بەڵێ زۆر خۆش. سپاس دادا ئافان سەرکەوتوو بی. کاگاوات وەرەگرم لە هۆڵەنداوە. کاک محمود جانی وەرەتان باش. هەموو کاتت باش کاگاوات، خەریک بوو بڵم لە شاری هۆڵەنداوە. لە خزمەتە. داواکارم لە خۆی گەورە لێرەوە هەتا کوردستان خۆتان پارێزێ. ئێوەش و خەڵکی کوردستانیش لە بەڵام مصیبەت و کۆرۆنا هەموو نەخۆشیەکانی سەر پڕی زەوی. ئەجمعین برای بەڕێزم، ئەجمعین سپاس دەکەین، دەست و چاوت خۆش بێت. حەزم کرد ئەو پەیوەندی بکەم لەوەی تەوەرەکە زۆر گرنگە. بەڵێ. با خەڵکی ئیسفادەمان لێ بکە. باشە. تۆ بە تاقپارێزی خۆمان لە کۆرۆنا بپارێزین، ئەمە ئەوەی ڕاستی بێ خەڵکی کوردستان لەخوا بەزیادە زۆر وشیارە، زۆر بە ئاگایە، ئەتوانێ هەرێکە لە لای خۆیەوە خۆی بپارێزێ. هەتا لە وڵاتێک پێشکەوتەکانیش ئەو وڵاتی کە منیشی دێم حکومەتەکە بە خەڵکەکەی خۆیەوەی خۆتان بپارێزن. بەڵێ. کەواتە تاقپارێزی تاکە ڕێگایە بۆ چارەسەری هەموو نەخۆشیێت، نەک نەخۆشی کۆرۆنا. جوانە. بەڵکو هەموو نەخۆشیەکانی سەر پڕی زەوی. ئەنجارێرەشەوە حەزم کرد ئەوە بڵێم بەڵێ جا ئیمانی بەم نەخۆشیە نەماوە لە کوردستان، نازانم بۆ ئەبێ هۆی چی بێمە. بەڵێ. هەندێک کەسێ ئیمانی بە کۆرۆنا نییە و بە نەخۆشیەکەس نییە، بەڵام هەرچۆنێ بێ ئەبێ خەڵک لە لای خۆیەوە خۆی بپارێزێت بۆ ئەوەی تووشی هیچ گیرگرێت پێوێمە، نەک نەخۆشی کۆرۆنا، بەڵکو ئەگەر کۆرۆناش تەواو بوو ئینشەڵڵا، ئەگەر بەڵای شکات دەپێشەوە فکردێ لە لای خۆیەوە خۆی بپارێزێ. بەس تەنها ئەوە نەهابوو ڕێزسڵام هەیە بۆ تەلەڤیزیۆنی پەیام هیوای خۆشی سەرکەوتنتانە ئینشەڵڵا. هەر بژیت کاگاوات جان، دەست و چاوت خۆش بێ، سپاس دەکەم بۆ تێبینیە جوانەکانت. بەڕێزی. خوایە سەرکەوتوو بەڕێزی. هەر بژیت. بەڕێزی هەر سەرکەوتوو بن. سپاس. مەمساخان وەرەگرم لە هەڵەبجە. تەواو وتم ناوەکە؟ مەنساخان. باشی دادە مەنساگیان، سپاس دەکەم. هەر بژیت. سەلامەت بی، زۆر مەمنوون، سپاس دەکەین. فەرموو. سەبارەت بە تەوەرەکەشتان بەڕێزەکەم، هەر کەس و بەدەست خۆی کەوتووە لە هەر شوێنێک دەگیان لە هەر جێگەیەک دەر ئەتوانێت خۆی بپارێزن. بۆی هیوادارین هەر کەس لەلایەن خۆیەوە حەساسیەت هۆشیار بێت، لەلایەن خۆیەوە بۆ خۆی بۆ منەماڵەکەی بۆ وڵاتەکەی خۆی بپارێزێت، هەم باشە بۆ خۆی هەم سود نیشەگەینە بۆ وڵاتەکەی، چونکە کەمتر ڤایرۆسەکە بڵاو دێتەوە، کەمتری مرۆڤەکان تووشە بن. هیواداری کە هاوڵاتیان تاوان هێوەرمەکانی حکومەتی کوردستان بن، بەشی لە بەرنامەکەی لە کەناڵەکەی سەرکەوتنا بخوازم، خۆشحاڵ بووم کە بەردارین کرد لە بەرنامەکە. سپاس مەنساخان، سەرکەوتوو بی، زۆر مەمنون بۆ پەیوەندێکت، گەورەت کردین. زۆر سپاس. خاتوو ڕێزان وەرەگرم لە سلێمانی. هەموو کاتی تۆ باش دادە ڕێزان، زۆر سپاس. بەڕێزی وەڵڵاهی وەکو دایکی زیندانیەت لە کەناڵەکەی بەڕێزانەوە داواکارم لە بەڕێزان کە تەوەرێک چاکەن لەسەر ئەو زیندانیانەی چاکسازی گەوران و سەردەم زیندانیەکان بەڵێ نەخۆشی کۆرۆناوە کە بڵاو بووەتەوە و تەشەنەی سەنەوە دەنگۆیەکی بواوەتەوە وایە لە چاکسازی گەوران نەخۆشی هەیە و ئاشکرا ناکرێت. جا لە کەناڵەکەی بەڕێزان و من داواکارم لە بەڕێزان خێرتانەگات تەوەرێ خاستن
بۆ ئەم زیندانیانە بەشک و لێبوردنە بێت بۆیان و ئازاد کرێن و گەڕێنەوە ناو کەسیداریان. بەڵێ باشە بەڕێزم لە مانگی 2 سەردانی قەدەغە کراوە ئەوە 4 وانگە نەماندیون نە پارەیان پێەیە نە ئەتوانین بیان بینین هەر تەلەفۆنەکەی وەخت وایە وڵای پارەی کارتەکەشیان پێ نێبیان بیکڕن تەلەفۆنیان لەگەڵ خوا ڕەحمیان پێ بکات خێرتانەگا بەڕێ خێرتانەگا لێتان ئەپاڕێمەوە کە تەوەری ئێساسکەن دادوەرێ یەکێک بانکەن خێرتانەگا لێکۆڵینەوەی بکەن بۆچی ئایا لە هەوڵی ئەم کۆرۆناوە وتیان لێبوردن ئەیرێ و ئازاد دەکرێن ئازادبوونەکەت بەڕێز مەزانیتی ئازاد کراوە ئەگەر قسەکانم پێ نەبڕیت ئەوەی کە قسمەکەی تەواو کردووە ئەوە ئازاد بووە ئەوەی لە تەوقیف بووە ئەوە بە کەفالەت ئازاد بۆ تا ڕۆژی مەحکەمە ئەگینا ئەوەی حکم ببێ و ئەوەی این ببێ ئازاد نەکراوە کە حکم نابێ هی وایە 10 ساڵی تەواو کردو 15 ساڵی تەواو کردو هی وایە ئاشتەوایی هەیە سڵحی هەیە ئایا چی کردێ بەم حکومەتە ئەگەینی لەو تر نابێننەوە دادە ڕێزان بەڵێ چێت لە زیندانە وڵای کوڕم لەوەیە لا حول ولا قوة إلا بالله چەندێکە لە ژوورەوەیە چەندێکە ساڵی تەواو کردو هەستی تەواو کردو ئاشتەوایی هەیە تەنەزولی هەیە لێ خۆشبوونی هەیە ئایا بۆچی ئازادیان ناکەن 8 ساڵە لە ژوورەوەیە ئارە بەخوای گەورە ئەرە وڵی 8 ساڵە لە ژوورەوەیە بە شەرتێ ساحب قەزیەکە لێمان خۆش بووە بەرامبەرەکە لێمان خۆش والله ماڵی ئاوا بێن لە کەناڵەکەی بەڕێستانە 1000 ماڵی ئاوا بێ یاخوا ماڵی ئاوا بێ سەرگەردان بووە هیچ شتێکمان بەدەستەوە نەماوە وەڵڵا بالله وەتەڵای هەر کەس پێمانی دەستەوە کە بیبینین بەڕێزی یا ڕەبی خوا تاقەت زیندان خێرتانەگات و ئەو خوایە کە ڕەشی هەمووەمەتی هەمەی بەدەستە بەشک و دادوەرێ یەکێک حاکم برایم بێ دکتۆر ئاری بێ یەکێ بانکەن شتێ بکەن بۆیان خێرتانەگا لێتان ئەپاڕێمەوە بەسەر چاو نا هیچ مەپاڕێرەوە ئەمرەکەی بەسەر چاو لە خزمەتای ئەمر نەکەوە من مەمنونی بەڕێستانم ئەمرەکەی لە خزمەتای بەرنامەکەتان لێ بە ئیزنی خواتەوەری لەسەر ڕێکەخین بە قوربانم بەڕێزی خوا لەگەڵ دەست خۆش باوکی یارا وەرەگرم لە هەولێر وعەلەیکە السەلام وەرەحمەت الله وبەرەکاتوه باشی باوکی یارا سپاس دەکەم چاوەڕاست دەکەم لە خزمەتە بەڕاستیان بەڕێزی بەحسی يعني هو صحيح شلون خمام مفارس بەڵێ شلون خمام مفارسين كورونا بەڵێ تاکپارێزی خۆمان چۆن بە تاکپارێزی خۆمان بپارێزین بەڵێ ئەدی کاسبی پێویستە و ئیشی پێویستە و یعنی حکومەت بەڵێ بەڵام بەلایی چەمەوە یعنی سەکوو خۆت دەپارێزی دەبێت لە ماڵەوە بی کاتی لە ماڵەوە تو پێویستیت بە مەسرەفات پێویستیت بە هەموو شتێکە أما منه يعني إنسان إما دائما واعد وعلى يعني خاطنا فارزي باشرة برأي من ولو قلنا يعني فارزي يعني رين ما ينبت يمكن أول سر ما له يصير لا يخاطر منيه فلا مو بريزش كبحثي كده براسي أو شوارعنا بخنا بدرسي بدرسان وعني وهاجرة ونقول حمسان صام بس كم بمناسبة أمجيجية وبمناسبة بس كم أصفت بەسەر چاو دەست خۆش بە باوکی یارا سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت هەر ساغبی ئینشاءڵڵا بەجددی ئیش لەسەر ئەو بابەتاکەین بەڕێزان ئەوەی کە معلومی هەموو لایەکە ئەم نەخۆشیە وەک باس ئەکەن وەزارەتی تەندروستی هەرێم ئەڵێن بڵاو بووەتەوە لە ناو خەڵکی پێویستە بە تاکپارێزی خۆمان بپارێزین لەم نەخۆشیە و ئێوەی بەڕێز دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی کە دانراوە پەیوەندیمان پێوە بکەن بۆی قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەن و ڕای خۆتان بخەنە ڕوو هەندێک کۆمنت هەن کە هاتوون بۆ تەوەری ئەڵقەی ئەم جارە دواتر ئینشاءڵڵا لە کۆتایی بەرنامەکە کۆمنتەکانیشە خوێنینەوە باوکی ئەیمەن لە تەکێوە هەموو کاتت باش باوکی ئەمەن زۆر سپاس دەکەم بەخۆشی ئەو بەرنامەیە لێکەین بەڕاستی بەرنامەیەکی زۆر باش و پێشکەوتووە سپاسی جەنابە دەکە هەر ساغبی ئینشاءڵڵا بڵێ بەڕێزی کەناڵی پێم هەرا و بەرنامەی سەرکەوتووی هەبووە تۆ گەورەیت تۆ بەڕێزی تۆ برای ئەزیزی ئێمەی لە خزمەتتان قوربان وەڵا لەسەر و بەرنامەی بەڕاستی ئەبێ خۆمان ئێمە لە هەرێمی کوردستان ڕاستە هەندێکە دەڵێ کۆرۆنایە و هەندێکە لە نێبێ ئێمە کاری وا بکەین لە بین نەبوون و هەبوونە خۆمان پارێزین هەبێ نەبێ هەر ئینسان پێویستە خۆی پارێزێ جوانە وایە ڕاستە وایە بەڵێ بە تەئکید چۆن
لەشان کە خۆشی پارە تو نوێژ بکات و لە خۆی گەورە پاردش ئەڵڵا خۆی گەورە بەشمان دەرد و بەڵایشمان لەسەر لابدات. جا باشترین خۆپارێزی ها پێنج فەرزە دەست نوێژەگری دەمولو دەشۆی دەموچاوە شۆی دەست و قاچە شۆی تر ئاوا نییە هەر لە خۆوە پاک و خایە نەبیتەوە ئەچیتە سەرەوە بەرماڵەوە نەخۆشە نەبێتەوە. بەڵێ وەڵا وایە اینجا کە لە ئیتر بەشکم خۆی گەورە بخۆی ئەم کۆرۆنایی نێشتایە وەکو خوا ڕەحمان پێ بکا و دەروی خێرمان لێ بکاتەوە ئینشاءڵڵا. دەست خۆش بێ زۆر سپاس. دەست خۆش باوکی ئەیمەن سپاس دەکەم. ئەچمە لای باوکی ماکوان لە بازیان. مامۆستاجان سڵاوی خۆی گەورە لێ. سڵاوی خوا لە جەنابەت باوکی ماکوان. چاکی بەڕێزەکەم. زۆر مەمنونی جەنابتم. دەستخۆشی دەوەرەکە لێکم. سڵاو لە جەنابتەکەم بەشی ساغ بێخوا. وەڵی مامۆستای بەڕێز من قەناعەتی خۆم وایە خەڵکی فەقیر و هەڵژار بە هیچ شێوەیەک ناتوانێت تاپارێزی لە خۆی بکات بۆ بەنسبە نەخۆشی کرۆناوە. بەڵێ. هەرچە لە مزۆ قەناعەتم بەر نەخۆشیە نیە بەم داتایی کە حکوومەتی هەرێم بڕایەکاتەوە چونکە ئەوە کێشەی خۆیانە بە قەناعەتی من کۆمەڵی خەیران دروست بێ ئێمە خەڵکی فەقیر و هەڵژار زەرەرەکە. ئێمە لەبەرەوە ناتوانین خۆمان پارێزین لەبەرەوە ئێمە چینی کرێکار و فەقیر و هەڵژاری ناتوانین ڕۆژێک ئیش نەکەین ناتوانین 4 ڕۆژە ماڵەوە بین. بەڵام هەمیشە ئەوان ناتوانن بە درێژایی تەمەنە هەنە شروع بن. ئەوان دەوڵەمەن ئەوان سەرۆکی سامانی ئەم وڵاتیان لە مامۆستای بەڕێز ئەگەر خوانە خواستە شەڕێ باڵای مسیبەتە بکاتە وڵاتەکەمان تەنها چینی فەقیر و هەڵژارە بێ باشەکەی بدا. قەناعەتی من ئەم دەسەڵاتی خۆشمان زۆری پێ خۆش ئەم بابەتە کاکە بەڵێ بەڵێ بۆی مەعاش نەدا. لەبەرەوەی هیچ کەسێ بۆی نەوێتر باسی ئاوکە باسی کارەباکە باسی موشەکە باسی بێکاریکە باسی مادی سەر و چرکە باسی دەوڵەتی کوردیکە ئەم بابەتانە برای بەڕێزم. بەڵێ بەس من هیوادارم خەڵکی کوردستان ئینشەڵڵا ینی هیوا خاڵاتی ئەوا بێ ئەوە بێ کە خوای گەورەیان پارێزێ بە دڵنیایەوە. ئەگەر ئینسانێک مرۆڤێک باوەڕی تەواوی بە خوای گەورە هەبێت باوەڕ و قەناعەتی لە ئەم نەخۆشیە بە هیچ جوارێ قەرەی ناکەوێت زۆر بە دڵنیایە قسەیەکەم. دەست خۆش بێت تەواوە زۆر تەواوە. هیوای سەرکەوتن بۆ بەڕێز ساڵەخوازم بۆ کەناڵەکە سەرکەوتوو باوکی ماکوان. زۆر مەمنون بۆ پەیوەندەکەت هەر ساق بی ئینشەڵڵا. ئەچمە لای باوکی ئەیمەن لە هەولێر. باوکی ئەیمەن کاتتان باش. هەموو کاتت باش باوکی ئەیمەن. خۆشحاڵم بە کە پەیوەندی یەکەم جارەکە دەیکەم تەمەنم. سپاس بۆ جەنابەت سەرکەوتوو بی ئینشاءڵڵا ئێمە خۆشحاڵترین. سەلامەت بی. من دەربارەی بۆچینی من ئەو کۆرۆنایە کە نەخۆشیەکە نازانم ئایا ڕاستە درۆیە ئەوەی نازانم بەس نەخۆشی مردنیان لە بیر خەڵک بردۆتە بۆ کۆرۆنایە. بەڵێ بەڵێ باوکی ئەیمەن. من بەنسبەت ئەم نەخۆشە قسە ناکەم بەس بەنسبەت من هەندە هاوڕێم هەنا تقریبا 5 ساڵ و نیم بخۆم من لە زیندان بووم لە تاکسازی هەولێر. تەن هاوڕێیەک منە عەزیز و خۆشەویستی من ڕێک و پێک بوون ئینسانێکی چاک بوون حەز ناکەم ناویان بدەم. من یەک لەوانە ئێستا خەبەر من پێم گەشتووە عەفتەیەک دەبێت تقریبا دڵتە لێی داوە. بەڵێ حکومەکەشی تەواو کردووە نازانم لەبەرچی بەری نادەن تقریبا نێشی 4 نەفەر حکمیان تەواو بدە بەریان نادەن. ئێوەش هاوکاری وینە و تقریبا ناویشیان لەلایەن گۆش هەنا بەس ئێوە هەوڵەکی تەواویان بۆ بدەن ڕزای خواتان لێ دەکەم ئەوان ئازادکەن حکمیان تەواو بووە. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بەرنامەیان لەسەرەکەین. دەست خۆش بێ باوکی من بە دڵنیاییەوە من پێم خۆشە لەبەرتیش تەلەفۆنم کردووە من زگم بەو شەخسە ئەستێ کەژنیشی تەلاق داوە تاکە کوڕەتیشی هەیە بە خۆشی نەخۆشیشی هەبووە ئێستا لەسەر بەربوونەکەی بەریان نەداوە دەڵتە لێی داوە. بەڵێ لە تاکسازی هەولێرە. خۆی گەورە ڕەحمی پێ بکایەوە. بەڕاستی تاکسازی هەولێر کارمەندەکان و هەر هەمیان ئینسان نابی زەمیان بکەین ئینسانی تاچیان تێدایە بەس لەسەرەوە یەکە لمە قسە برێ ئایان نا بەس نایکەن. وایە هەموو باشیەک بۆ قیامەت هەڵدەگیرێ و باشەکەی پێ دەدرێتەوە وەکو پاداشت. ئەوە هیچ گومانی تێدا نیە. هیوادارم ئێوە سەرکەوتوو بن هیوادارم هەوڵەکی خۆتان بدەن زۆرم پێخۆشە. زۆر بەڕێزی دەست و چاوت خۆش بێ باوکی ئەیمەن سوپاس بۆ پەیوەندەکەت. دەچمە چاکسازی گەورانی سلێمانی کاک محەممەد وەرەگرم. ئەم کاتە باش براگەم. هەموو کاتت باش کاک محەممەد گیان. زۆر بەڕێزی وەڵی لە تەوەرەگەتیش لا ئەدەم بەڵام قەی ناکە لە خزمەتین. وەڵی ئێمە لە چاکسازی گەورانی سلێمانی وە تەلەفۆنەکەی. باشە
لێرە بەڕاستی ژیان زۆر بە سەختی بەڕێگەی بەڵێ ژیانمان زۆر سەختە کەس ئاوەڕمان لێ ناداتەوە جاران لە ڕووی خواردنەوە خواردنمان زۆر باش بەڵێ بەڵام بە بۆنێ من نەخۆشی ئێستا خواردنی ئەو کاتە لەگەڵ ئێستا زۆر جیاوازیەیە باش ئەوەی ڕاستی بەهێشتایانی پەیوەندیدار ئاوەڕمان لێ ناداتەوە کاک محەممەد چەندێکە لە ژوورەوەی من نزیگەی 4 ساڵە لە ژوورەوە چوار چەندت ماوە وەڵی زۆرم ماوە نزیگەی 7 ساڵم ماوە لا حول ولا قوة ئارا وەڵا ئیتر بەڕاستی ئێمە تاکە کەناڵ ئێستا کە گوێمان لێ بگرێ کەناڵی ئێوەیە وڵای ئێمە لە خزمەتتان خۆزگا شتێکمان بۆ بکرێت ئێوە ئەم بەرپرسانە گوێیان نەدەنگی ئێمە بێت وای شتێکمان بۆ بکەن مرۆڤ هەموو مرۆڤ شایەن بە تاوانە نابێ ئەم هەر کەس تاوانێکمان کرد ئیتر زەربی سفر بکرێن ئیتر زەربی سفر بکرێن و ئاورتان لێ نەدرێتەوە ئێمەش لەگەڵتان ناینخوای گەورە ڕەحمتان پێ بکە ئینشەڵا بە زووترین کات بە کەسوکاتان شاواکاریم لە بەڕێستەیە لە خزمەتتان وەڵی تەوەرێکمان بۆ بکەنەوە ئێمە زۆر سپاس ێواگەین ئەگەر تەوەرێک لەسەر چاکسازی پشت بەخوا بەسەر چاو ئاگدارمان بن ئاگداری پێیان بن هاکاوتمان تەوەری ئەم جارە لەسەر زیندانیانی چاکسازی گەورانی سلێمانی و هەولێر و ئیتر هەموو مەنتیقەی کوردستانە بەڕاستی ئێمە لێرە ژیان زۆر بە سەختی بەڕێگەین نەنیوارە لەم نەخۆشیە کە سوکار نابینین هەر کەس لێمە من ئێستا خۆم گەنجم بەڵام کەسی ئایا خێزاندارە 4 مانگە خێزانی نەبینیوە مناڵی نەبینیوە بەڕاستی ئێمە زوڵمە و پاش بۆڵی ناکە کاک محەممەد ئێستا لە ناو چاکسازی گەورانی سلێمانیەوە کەناڵی پەیام ئیشەکە بەڵێ کەناڵی پەیامی شەگایمە کەناڵە ناوخۆیەکان لێرە لامانە ئیستا خەڵک سیرمانەکە ئیسە حالیان بینەرمان هەیە لە ناو زیندە بەڕاستی خەڵکان سەری لەگە هەموو قاعەکان کەناڵی پەیامی جەیە هەر کەناڵی سپێدەیە کەناڵەکانی دریجە لێرەوە سڵاو ڕێزمان بۆ هەموو ئەو زیندانیە خۆشەویستانە هەیە لە خزمەتیان ناین مامۆساگیان ئەمڕۆ بێ بەیانی بە هەر یەکەیەم چاکسازیە وای ڕاستە خوا ڕەحمتان پێ بکە لە حکومەت لەو بەرپرسانە ئاوڕێکمان لێ بدەنەوە خۆ پێشەوەی ئەم کوڕوە نابێ هەر لە سەرەتایی و جان لێبوردنێکتان بۆ دەرەکەی خوا ڕەحمتان پێ بکە ئیشەڵا بەڵکو ئێساش نەچوە بچێ مدعیەکەی خۆم کە شتاکی لێم کردووە لێم خۆش بووە لێت خۆش بووە لێم خۆش بوو ئەی کاکی یان حکومەت بۆ لێم خۆش ئەی ماڵی ئاوا بێ وەڵڵاهی جا ئیتر جێ تێبینێ بەڕاستی یعنی من کابرای مدعی لێم خۆش بوو حکومەت بۆ لێم خۆش نابێ ئیتر هەموو ئینسانی شایەن بەهەڵەیە و گرنگەوەیە بەهەڵەکەی خۆی بزانێ و دووبارەی نکات ڕاستە ئیتر ئێمەش بەخوا لێرە لەخوا زیاتر و ئێوە نەبێ کەس شک نابێ ئێمە لە خزمەتانین دڵنیا بێمە لە خزمەتانین ئێمە لە خزمەتانین کاک محەممەد هەرچیمان بۆ بکرێت درێخی ناکەین دڵنیا بە زۆر بەڕێزی لە کاتم گرتی چاوی ڕاستم سەلام و ڕێزمان بگێنە بە هەموو هاوڵانت ژیان خان وەرەگرم لە کەلار السلام عليكم عليكي السلام ژیان خان دادە ژیان بەرنامەکە لێکم سپاس دەکەم سەرکەوتوو بی ئینشاءالله لە خزمەتە وڵاهی من داوام لە حکومەتی هەرێمی کوردستان هەیە ئەوەنتا دەڵێ خۆپارێزی جێبەجێ بکەن و کەرەنتین بن و ئەو ڕێکارانە دەرەکات هیواداریشم نرخی دەستکەش و دەمامک کەم کاتەوە ئاگاداری نرخەکانیشیان بێ ینی ئەو ناڵێ کەرەنتین بن و لە ماڵە بمێنەوە و ئەو ڕێکارانە دەرەکات هیوادارم نرخەکانیشیان کەم کاتەوە وای ڕاستە یان هەر بە بەلاش بیدا بە خەڵک ئەوە بۆ لە کاتی هەڵبژاردنەکان ئاڵای زەرد و سوور و سەوز و پەمەیان دابەش دەکرد بەسەر ئەو خەڵکە لە ترافیک لایتەکان دەوەستان چوار وەرەقیان دەدا بەدەست خەڵک ئێستا بۆ مەسەلەن هین ناکەن دەمامچێک و دەستکێشێک بە بەلاش نادەنە خەڵک زۆر ڕاستە بۆ حکومەت هیچ نییە گەر بە خۆڕایش بیدا بەڵام نانێکم نرخەکانیان کەم کاتەوە ئەنجا بڵێ خۆتان بپارێزێ دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس دەکەم دادەژیان هەر سەرکەوتوو بی ئینشاءالله کاک مەڕوان وەرەگرم لە گەڵا بەرگەڵ و ئەم کاتت باش هەموو کاتت باش کاک مەڕوان گیان هەموو کاتت باش گیانەکەم تەوەڕەکەتان لەسەروێ چۆن بە چاک پارێزی خۆمان لە کۆرۆنا پارێزی وایە بەس ئێمە ئەبێ حکومەتمان پارێزنەوە خۆمان پارێزی بەڵێ یعنی تۆ سەری وڵاتان کە لە هەر وڵاتێک کۆرۆنا هەیە حکومەت خەڵکەکە باتە ژوورە و دایەنێ و پارە و ژیان و موچە و گوزەرای بۆ دابینەکە لە وڵاتی خۆمانە ئەڵێ بڕۆ ژوورەوە نەنانە دەدەینێ نە ئاو دەدەینە موچە دەدەینێ نە ژیان دەدەینێ
چۆن خۆ دەژێنی بژێنە یعنی لەسەر و ئەو هەموو شتەشەوە یعنی لەسەر ئەو هەموو زوڵم و نادادی و چەسانەوە و شتانەشەوە دێ چیەکە موچەکە لێ بڕێ ژیان ناداتێ ژیان لێ ئەسێنێتەوە کۆرۆنای چی کۆرۆنا ڕاستە ئێمە ناڵی بوونی هەیە بەس وڵاتی خۆمانانە ئێستا جاری پێشوو کەرەنتینیان کردی بۆ ماوەی 20 ڕۆژێک هاتن تیانەمە کۆرۆنایە بە درۆ یعنی درۆ لەگەڵ شعب و میلەتی خۆت بکەی لە پێناو بەدەستێنانی پول و پارە بۆ گیرفانی سەرمایەدارەکان وەڵا عیبە یعنی بەچی حەقێت زۆر عیبە لە ڕێکخراوی جیهانی پارە وەرەگرن بە ناوی کۆرۆناوە لە بەغدا پارە وەرەگرن بە ناوی کۆرۆناوە لێک شوێنیش دابەشی ناکەن نازان پارە چریەکەنی بە نەژێرخانەکانی خۆیانەوە هەڵی ئەگرن بۆ خۆیان و کوڕ و نازان ئەمە تێر نابن ئەمە چی لەمانە بەشی خۆیان و بەشی کوڕەکانی بەشی نەوەیەوەکانیان پارە و پول و سەرۆت و سامان هەڵگرتووە ئێستا جستیان ناوەتە بینەتاقای ئەمیلەتە کۆرۆنای چی؟ کۆرۆنا ڕاستە پەتایەکە جیهانیە بەس یعنی لە وڵاتی خۆمان نابوونی ئەگە بوونی شێدە خۆیان دروستیان کردووە ئەمڕۆکانە لە دایرەی مروری سلێمانی بڕۆ سێری ینی لە هەموو پەیجەکانە بڵاو بۆتەوە چی خەڵک سەری گرتو بۆ پارەدان بۆ حکومەت لەوێ کۆرۆنا نییە دەستپێش دەمامەک ئەم شتانە بوونی نییە بەس کە تۆ بڵێ بڕە دەرەوە بۆ شوێنێکی تر ئەڵێ بێ دەستکێش دەمام بکەیت بۆ شانی دەست پارە بێ ناتوانین پارەت بدەنێ دەستان خۆش دەست خۆش کاک مەڕوان سەرکەوتوبی ئەچمە لای کاکشاهۆ لە چاکسازی گەورانی سلێمانی کاکشاوە گیان عەلەیکە سەلام و ڕەحمەت الله و بەرەکات و باسی خۆتمان بۆ بکە بەڕێزی زۆر سپاس دەکەم وەڵاهی من ئەمێ باسی کۆمەڵی کێشە مەعاناتی ناو زیندانیان و چاکسازی گەوران بگەم بەڕاستی ئێستا لە بارودۆخێکی زۆر دەرونی خراپە یعنی بۆ 4 مانگە ئێمە بە هیچ شێوەیە سەردانیکردمان نەماوە وەزێکی خراپمان هەیە ئەمە چەندێک ینی ماوەیەکی زۆر ئەمە هاوارەکەین ئەڵێ چەندێکە لە سزنای کاکشاوە چەندێکە لە ژوورەوەی وەڵام من بۆ نزیکەی 7 ساڵ 8 ساڵە لە ژوورم ینی بەداخۆی بێتە حکومەت لەم بارودۆها ئەوڕێکی جدی لە زیندانیان بدات و بیان گەڕێتەوە ناو دەستکاری خۆیان لەم وەزای ئەمە مەتەرسی نەخۆشیشمان لەسەر ئێستا بەڕاستی کە ڕۆژانە بۆ مەسەدەها کارمەند سەردانی ئەم چاکسازیەکەن ئەمە تەرسیەکەم نەخۆشیە بگوازرێتەوە پێشەی دەنگۆیەکەیەک هەڵێن هیچ تاکپارێزیی تایە چاکسازی گەورانی سلێمانی واتە هیچتان نەدەنێت دەستکێش و دەمامک لەوێ بەیش نییە بەداخۆ ئێمە گوێمان لێوێ لە وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئەڵێ وایە ئێمە لە ڕووی خەستەخانەوە هەموو پێداویستیان بۆ داوین کراوە لە ڕووی دەستکێشەوە دەمامەوە بە هیچ شێوەیەک ئێمە ئەمەمان نییە 30 نەفەر لە ژوورێکە هەموو یعنی کراوە لە ژوورێ بۆ ئەمە تەرسیە لە ئێستا کاکشاوە داواگەن بە جدی بەدەممانەوە بێن کاکشاوە ئەم بەدەمەوە هاتنە حەزەکەی چێ سەردانیتان کات چ بەرپرسێکی سلێمانی بێ بەدەمتانەوە والله ئێمە ئەو بەرپرسانەی کە بۆ نمونە ئێمە ینی پەیوەندیان بەم بۆنە ینی بەڕێوەبەریتان دروستی سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمان ئەمانەی کە ینی بێن بەدەمانە شتێکمان بۆکەن لە بارودۆخەمان گەڕۆن ناو کەسوگارمان ئێمە ئینسانێکیان غەڵەتمان کردووە سانی تریان باشە کاکشاوە گیان دەست خۆش بێ سوپاسی جەناب دەکەم هەر لەوێ لە چاکسازی گەورانەوە کاک حسەین وەرەگرم کاک حسەین هەموو کاتت باش کاک حسەین بەڕێزم داواکارم لە بەڕێزنا کاکە ئەوڕێ لۆ سژیانە دەنێ کاکە مردین لێرە کاکە چەندێکە لەوەی تۆ وەڵا 5 ساڵە لە ژوورم 5 ساڵ چەندت ماوە وەڵای 3 ساڵم ماوە کاکە بۆ خاتری خوا داواکارین دێنێکی ڤان بارزانی مەسعود بەرزانی کاکە ئەو بەرپرسانە بێنە سەر خەشتێکمان بۆکەن ئاوڕێ لەو سژنانە دەنێ کاکە مردین لێرە بەڵێ کاکە ئەو کۆرۆنایشی پێکەوتە سژنەکە دەچێت کاکە با نەیگرین و بمرین شەڵا نامری شەڵا نامری کا حسەین شەڵا نامری کاکە داواکارین ئەوە 5 مانگە موازەمان نیە بێژێ نان نەماوە بێژێ خواردن نەماوە هیچ شتێ نەماوە باش بەڵێ تر داواکارین تاکە کەناڵ بێژێ سپێدەیە بێژێ لێ پاڕ کاکە لە خزمەتانین پشت بەخوا تەوەرتان لەسەر ڕێگە خەین و بەرنامەی تایبەتان بۆ دروست دەکەین پشت بەخوا
باشەکە حسین کاکە گیانەوە تر داواکاری لە نێزیفان بارزانانی مەسعودان بارزانی بێنە سەرخەل بێژێ و بەرپرسانە خوباتاڵەڵانی بێژێ شتێ بۆم چاکسەرزانەکەن لە هەموو شوێنە لە ئێران کاکە بە بۆنێ کۆرۆناوە بێژێ 2000 نەفەریان بەردا لە کورسان خۆڵەمە بەرینادن. بەڵێ باش ئینشاءالله گوێتان لێگرن و بە زووترین کات ئاوڕێکتان لێدەنەوە. دەستی خۆش بکە حسین. ناوی بەڕێزت؟ من ناو مەحمووە. کێ؟ مەحموو. کاک مەحموود بێژێ بەس سوێن بەخوا بێژێ بەس بە ناو چاکسازیە بەس چاکسازی نییە. وای بێتە سەرت سپی بێ شتوا بینی بێژێ لە هیچ قانونێکە لە هیچ وڵاتێکە نەکراوە. خۆ ڕەحمتان پێ بکە. پێم ناخۆشە بەڵام دەسەڵاتم نییە. ئینشەڵڵا دەسەڵاتمان هەبوو ناتوانێت شتێکتان بۆ بکەین. بەڵام لێرەوە لە مینبەرەوە لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە داواکارین لە بەڕێز بەڕێوەبەری تەندروستی یاخود وەزیری تەندروستیش بە تایبەت بەڕێوەبەری تەندروستی شاری سلێمانی سەردانتان بکە بە زووترین کات. کاک مەحموود گیان ئێتر بۆ خاتری خوا مردین لەم سژنەوە داواکارین لە بەڕێزتان شتێکمان بۆکەن بۆ ئەو خوا بێژێ ئێتر بەس خواویە وەشکەوەی پشت بەخوای گەورە ئینشاءالله خوای گەورە ئاوتان لێداتەوە ڕەحمتان پێ ئافواتێکمان بۆ بدە ئەم گەنجانە بەربن بێژێ ئەم پیاوانە بەربن ئینشاءالله. دەست خۆش بە کاک مەحموود گیانم کاتت خۆش کاکە گیان لە خزمەتتان. شاکاری گەوران گەیدۆ مەمنون. سەلام کە لە هاوڕێکانت ڕێزی تایبەتیمان هەیە بۆتان. سەرکەوتوو بن. خوا ڕەحمتان پێ بکە. کۆتا پەیوەندی وەرەگرم کاک جەوهەر لە کۆیە. چۆنی ئێوارە باش؟ هەموو کاتت باش کاک جەوهەر. چۆنی باشی؟ وەڵاهی بەتەمای خوای ناوڵە کێ باشە؟ ئەوەی مردی قەبرستانانەوە باشە. ئەوە لەسەر موچەی ناڕۆن لۆ لەسەر گۆڕانی ئەو حکومڕانە پیشەی ناڕۆن لۆ لەسەر ئەو گەندەڵانە ناڕۆن چێ دەردی کڕۆنی ئەوەی بگیری دەیگیری ئەوەی نەگیری خوا شفای لۆ دەنێری ئەوەی کە گرتیت. کاک جەوهەر باشە ئێستا ئەوە خۆمان پاراست خەڵک بەبێ موچە دەژیە ناوڵە باشە ئەگە خەڵک بێ موچە نەژی و دەدەکەشی لە ماڵێبی ئەوە تا دکتۆرەکان هەمووی پایدۆر دەکەن موچیان نییە. هەزاران گەندەل و جاش و ئەم استخبارات وەکی ئەو دوو دەسەڵاتە جاشەی ئەوە لە ماڵێ دانیشتین بە 4 ملیۆن و بە 5 ملیۆن دینار وەردەگرە و گیان لەنێ ساڵە یەک موچەشیان هەبی. لێ قۆندەرەی تورکیەیەکیان قۆندەرەی عەجەمە. ئەوە ڕاستەکەیە ئەو کوردایی کاکە ڕزای خوا لەو ملەتەی دەکەم ئیمزای کۆکەنەوە با بچین بەغداد. دەچین لە ساحەی تەحریر خێمەکی هەر دەدەین 50 خێمەی لافتەی جوان دەنووسین دەرێن داوا لە حکوومەتی عێراق دەکەن بگەڕێتەوە ناو کوردستان گەلک باشترە لەو هەموو حیزبوڵایان سەرکردە و ئەو هەموو دەست و جۆر و گەندەڵانە. یا پەیامیشەوە بەڕێخ داوا لە ڕێخەری گشتی بزرگتەوەی گۆڕان دەکەم داوا لە بزرگتەوەی گۆڕان دەکەم بە زووترین کات لەو حکوومەتە بێنە دەرێ ڕۆژانە سەدان کەس بە من دەڕێ وەکو ماندۆر لە کۆیە دەرێ لۆ ناچێشتەوە ئاو هەمووزی و خەڵکی لۆدا لە سەرسانی خۆتان بە زووترین کات سەحب بکەنەوە حاسحاری گوگۆ مەعاشی کارشتیان بە پەرلەمانیشتەوە بە وەزیریشتەوە بە هەمویان ئەگەر دەست دەکات ناچێشتەوە ڕێخەری گشتی لەو حکوومەتەی بارۆ خۆی دەست دەکات بچێشتەوە هێرجاری بە دەنا دەینە سەر زادەی دژی گۆڕان ئەمە وەکو گۆڕان خواست دژی گۆڕان قسان دەکەم و لاپتەیە دەواستن دەبی بە 24 ساعت ئەو گۆڕانە خۆی یەکلا بکاتەوە لەبەرێ ئەو دەسەڵاتە بۆ گەنا بە قەستیش بەدەکات دژایەتی کورد دەکات دژایەتی وجدان دەکات دژایەتی خوا و پێغەمبەر دەکات دژایەتی قورئان دەکات دژایەتی ئینسانیەت دەکات دژایەتی مێژووی کورد دەکات ئەوانە تەقاوسە و بووینە پەشتەماری حەمامی تورک و عەجەم گیان لێ نەبی لە برسیان برسینیە بەڵکو بگەڕێنەوە سەر حکوومەتی بەغدایە چارەسەری کێشەی کرد ئەوەیە بگەڕێنەوە دووبارەی دەکەمەوە بزرگتەوەی گۆڕان حەلی حەمە ساڵە لەسەر هێناتی قسەی قەرەو بکە بەزترین کات دەست دەکات بچێستەوە وەرنەدرێنەوە حکوومەتەی بەسەوە جاری دووەمە دژایەتی بزرگتەوەی گۆڕان دەکەن لەلای کاک نووسیدوانیان گۆشە بوتان بوو لە سەبری پاسداری ژێیەکێتی پارتی ئیتر سپاس خواحافظ. دەست خۆش کاک جەوهەر زۆر سپاس دەست خۆش بێ سپاس. کاگاریان کۆمنتەکان بخوێنمەوە 2 دقە. ڕێدین تەوێڵەیی ئەڵێ پابەندین بەڕێنمایە تەندروستیەکانەوە چونکە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. ئیسماعیل عەلی ئەڵێ خەڵک لەو پەڕیژیانی ناخۆش بەسەر دەبات. خەڵک لەو پەڕیژیانی ناخۆشە ئیتر چۆن خۆی بپارێزێت. کاروانستار دەنووسێ دوورکەوتنەوە لە قەرباڵخی. یوسف ئەنوەر نووسیوێتی بەکارهێنانی دەستچێش و ماسک لە کاتی چوونە دەرەوەماندا. شکار عەلی ئەڵێ نەخواردنی خواردنی سەردانە پۆشراو. شنۆ عەبدوڵڵا نووسیوێتی کەمکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لەم کاتەدا. کازم ئەنوەر نووسیوێتی بەشێکی بە حکوومەت دەکرێت وەک داخستنی سنوورەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ. ئەخر ئەگە سنوور داخرێتتر چۆن شتمەکمان بۆ بێ ئەوە ناکرێ.
زەحمەتە نەک ناکرێ یان تون تۆڵتر بکرێ ئەو ئەکرێ. سنوور تۆفیق نووسوێتی مانەوە لە ماڵەوە باشترین خۆپارێزیە. باش ئالان کامەران نووسوێتی خی گەورە بمان پارێزێت لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک. ئەڵڵاه ئامین. دەستی هەموو لای خۆش بێ. سپاس بۆ هاوکارانم کە هاوکارم بوون لە بەڕێوەچوونی بەرنامەکە تا ئەڵلقەیەکی تری دوانگەی خەڵک پشت بەخوا قسە لەسەر چاکسازی گەورانی سلێمانی یەکەین ئەم ئەڵلقەیە بێتەوە ئەگەر بۆمان کرا. سپاسی هەموو لایەکەم دەستی هەموو لای خۆش بێ بەخوای گەورەتان ئەسپێرم. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.